ئازیزان ئەچینە لای یەکەم هەواڵی خۆمان ئەویش باس لە شاعیری ناوداری کورد جەمال غەمبارەکەین کە لە دوای ئەو زنجیرە کۆڕەی لە شاری سلێمانی و شاری کەرکووک و دواتر وێزگی دواتری کۆیە بوو لەوێ کۆڕێکی شاری ئەنجامدا کە هەرێکە لە سەرۆکایەتی زانکۆی کۆیە و سنتەری هاوبەشی لور کۆڕەکەیان لەو شارە بۆ شاعیر جەمال غەمبار ڕێکخست. کۆڕەکە لە سەرۆکایەتی زانکۆی کۆیە بەڕێوەچوو و بەشێکی زۆر لە خوێندکاران و شاعیران و شەعر دۆستان لە نێو کۆڕەکە ئامادەیان هەبوو. تەنها شاکی ورە و بەرخۆدانی ڕۆژاوایە شاوێکی تاریکم بێ ئەو شاوێکی تاریکم بێ ئەو بۆژێکم لە کاغەز بە فوویەک دەڕوخێن بێ ئەو بێ ئەو بەبێ ئەو. سڵاوتان لێبێ زانکۆی کۆیە لە چوارچەوەی پلانی استراتیژی خۆیدا و کۆڵگەی خزمەتکردنی کۆمەڵگا هەڵدەدا ئاوێتی کۆمەڵگا بێتەوە لە ڕێگەی ئەنجامدانی کۆڕ و کۆبوونەوە و کۆڕی شەعری و سیمینار. چالاکی ئەمڕۆمان ئەنجامدانی کۆڕێکی شەعریە بۆ شاعیر جەمال غەمبار بە هاوبەشی سنتەری هاوبەشی لۆڕ و زانکۆی کۆیە. بێگومان شاری کۆیە شاری شاعیران و ئەدەب دۆستان، شاری حاجی قادر و شاری دڵداری ئەیڕەقیب کە شارێکە ئاوێتە بۆ لەگەڵ شعر و موسیقا و شارێکی ئەدەب دۆستە. ئەمڕۆ ئەمانوی ئێمە وەکو زانکۆی کۆیە ئەم چەند ساتە بە خوێندکاران و مامۆستان و ئەم شارە بەخشین. بێگومان زانکۆی کۆیە لە پلانیدایە بە بەردەوامی پەرە بە کارە ئەدەبی و چالاکیەکان بکات. ئەوەش هەوڵەدەین کە ئەمڕۆ ئەو چالاکی بشازە بەڕبچێت. بێگومان ئێمە لە کاتی ڕاگەیاندنی پۆستەر و ڕاگەیاندنەکەی چالاکی ئەمە هێشتا تقریبا نووس عادماوە بۆ دەستپێکردنی کۆڕەکە هۆڵی سەرۆکاتی زانکۆی کۆیە پڕ بووە کە نزیکەی 500 خوێندکارێکە 500 کەسەگرێت ئێستاوە پڕ بووە. بێگومان ئامادەبوونی مامۆستایان و خوێندکاران و خەڵکی شاری کۆیە و ڕاگەیاندکاران ئاستی ئەم کۆڕە بەرزترەکات و زیاتر ئەگەیەنێت. خۆڵەمێشی قەسیدەیە خۆڵەمێشی بێدەنیە ناوی قەسیدە بوو بێ ئەو دوو لە ڕووناکی قسەکانی ئەو خۆڵەمێشێکی بێدەن لە ناوی قەسیدە بەبێ ئەو شەم دەرگەیەکی شەرمنە دەستی بۆ باڵندێک دەیکاتەوە بەبێ ئەو پێسێبەری ئەو سەحرای سەحرا باچی خەیاڵ ئەگەر ڕۆژێک بەرانی بۆ ئەو نەبرم. ئەمڕۆ لە کۆیە ئەم کۆڕەمان هەبوو کە بەڕاستی ڕێکخەرانی کۆڕەکە بە ڕێزان سەرۆکایەتی زانکۆی کۆیە سنتەری هاوبەشی لۆڕ ئەم کۆڕیان ساز کرد و ئەوەی مای شانازی منە خەڵکانێکی بەڕێز ئامادە بوون لێرە بەتایبەتی خوێندکاران کوڕ و کچی گەنج و هەموو لام و توێژ و چینەکان ئامادە بوون. دوو بەش بوو، بەشێکیان بریتی بوو لەوەی هەندێک تێکستی خۆم خوێنەوە، بەشەکەی تریشان هەندێک تێکستی کلاسیک بوو و قسەیەکی جدیشمانەوەی لە توانامانە بوو لەسەر ڕۆژاوا کرد کە ئێستاکە لە ساتە وەختێکی زۆر مێژوویە بە قۆناغێکی گرنگاتەیە پەڕێکە هەمومانە خاتە بەردەم بەرپرسیارەتیەکی نەتەوەیی نیشتیمانی ئینسانی ئەخلاقیەوە. لێرەوە پێم خۆشە سوپاس و پێزانین بنێرم بۆ هەموو ئەو خەڵکە بەڕێزەی کە چوونەتە پاڵ یاخود چوونەتە سەنگەری بەرخۆدان لە ڕۆژاوا، چ ئەوانەی لەوێن چ ئەوانەی لێرەشن لە باشوورن و ئەوانی لە ئەوروپاشن و هاوزەمان ئێمە نەگەرا و پشتی ڕۆژاوا بەڵکووا و پشتی ڕۆژهەڵاتی ژەکەین. هەموو کورد بەنیسبەت ئێمەوە ئەمڕۆ لە بەردەم دوورانێکی چارە نووسازایە بۆیە ئەرچی هەمومانە بەڕاستی بە مەسئولیەتەوە تەعامل بکەین و من سوپاسی وەژەکەم تەشریفتانی ناوە دەستگای میدیای کورسات بۆ ئەوەی ئەم قسانە لە ڕێی شاشە جوانەکەتانەوە بگەێنم بە ماڵێکی دەجیان لە ئاو لە شەراب چێکم بووە وانیە کاتن وانیا خوانیە کاتن وانیە کاتن تو ئازادی کاتن چۆن ڕابێ ئاسمانەکەی لە دەرەنیشتە